ماوەی زیاتر لە 10 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتە هەڵەکانی دەسەڵاتدارانی حکوومەتەکانی هەرێمەوە گیرۆدەی دۆخێکی خراپی دارایی بوون. بەڵام کابینەی نۆ بەوەی شەوە نەوەستاوەتەوە و هەنگاو و بڕیارەکانی بەرەو گواستنەوەی خزمەتگوزاریە سەرەتاییە پێویستەکان لە کەرتی گشتیەوە بۆ کەرتی تایبەت دەڕوات بەبێ لە بەرچاوگرتنی دۆخی دارایی و ئابووری هاوڵاتیان. دوای زیاتر لە 30 ساڵ لە داواکاری خەڵکی هەرێمی کوردستان بۆ باشکردنی کارەبای نیشتیمانی و ڕزگاربوون لە کارەبای مۆلیدە و لایت شەحن لە نوێترین هەنگاویدا حکوومەتی ماوە بەسەرچوو سیستمی پێدانی کارەبای 24 کاتژمێری لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکی دەست پێ کردووە. هاوڵاتیانی خۆشەویست، ئەمڕۆ لێرەم بۆ ڕاگەاندنی پرۆژەی ڕۆناکی. بەڵام هاوکات لەگەڵ ئەم هەنگاوە نرخی ئەمپێری کارەبای بەڕێژەیەکی بەرچاو لەسەر هاوڵاتیان گران کردووە کە بە وتەی هاوڵاتیان ئەمە فرۆشتنی کارەبایە بە نرخی بازار وەک بازرگانێکی چاوچنۆک نەک دابینکردنی کارەبای نیشتیمانی لەلایەن حکوومەتێکەوە بۆ هاوڵاتیانی. بەمەش دوای جێبەجێکردنی سیستمە نوێیەکەی کارەبای 24 کاتژمێری هاوڵاتیان ناچار دەکرێن لە نێوان بەکارنەهێنانی کارەبا بۆ پێداویستیەکانیان و پێدانی سەدان هەزار دینار کرێی مانگانەی کارەبا یەکێکیان هەڵبژێرن. چاودێران پێیان وایە ئەم هەنگاوەی حکوومەتی ماوە بەسەرچوو ئامادەکاریەکی ئاشکرایە بۆ ئەوەی پێدانی کارەبا هێدی بۆ کەرتی تایبەت بگوازێتەوە و پاشان لە ڕێگەی کۆمپانیا حزبیەکانەوە کە نزیکن لە بەرپرسانی حزبەکانی دەسەڵات دەست بە ڕووتاندنەوەی هاوڵاتیانی بەشمەینەتی هەرێمەکە بکەن. لە ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەهۆی بەرژەوەندیە کەسی و حزبیەکانیانەوە خزمەتگوزاری حکوومیەکانیان بە تەواوی لە هەرێمەکە سنووردار کردووە و هاوڵاتیانیان ناچار کردووە بۆ وەرگرتنی چارەسەرێکی گونجاو لە نەخۆشخانەی حکوومیەوە ڕوو لە نەخۆشخانەی ئەهلی و بۆ خوێندنی ئاست بەرزیش لە قوتابخانە حکوومیەکانەوە ڕوو لە قوتابخانە تایبەتەکان بکەن. ئەمە جگەلەوەی چەندین بارگرانی دیکەی وەک دابین نەکردنی یەکەی نیشتەجێبوون و زەوی و کاریان بۆ هاوڵاتیان دروست کردووە. چاودێران بە خوێندنەوەی ئەزمموی سێدەی ڕابردوو ئەوە لە دەسەڵاتدارانی هەرێم دەخوێننەوە کە جگەلەوەی نایانەوێت ببنە هۆکاری خۆشگوزەرانی بۆ دانیشتوانی هەرێم بەڵکو دەیانەوێت لە ڕێگەی ڕووتاندنەوەی سەرزەوی و ژێرزەوی و گیرفانی هاوڵاتیانەوە زۆرترین پارە کۆبکەنەوە و کەمترین خزمەتگوزاری پێشکەش بکەن.